سەر ئەو چالاکیی ئەمڕۆ کە دەستگای بەخشین دەیکات چییە و چۆنە؟ کاکدان ئاسڵاو لە تۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ئێرە بینای سەرەکی دەستگای خێرخوازی بەخشینە لێرە لە درێژەی چالاکیەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە دیارە دەستگای خێرخوازی بەخشین پلانێکی تۆکم و داڕێژاوی داناوە مانگی پیرۆزی ڕەمەزان کە بە گوژمەی 450 میلیۆن دینار هاوکاری زیاتر لە 7000 خانەوادە و خێزانی هەژار و کەم دەرامەت و نەخۆش ئەکات هەروەها خانەوادەی بێباوکان ئەکات. ئەمڕۆ چینە توێژێکی تر لێرە ئامادەن کە هاوکاری وەرەگرن ئەویش نەخۆشانی درێژخایەنە لە تالاسیمیا لە ببورن لە شێرپەنجە لەو جۆرە نەخۆشیانی کە درێژخایەنن لێرە نزیکی 100 کەس لێرە ئامادەن کە لە چوارچێوەی پلانەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز هاوکاری وەرەگرن. من پێم خۆشەوێکی لەو کەسانی کە سوودمەند دەبێت لە چالاکیەکان وەرەگرم بزانم لە وتەی بەڕێزیان چییە سڵاو لێبێ ئەگەر تەشریفێت ئێرەوە پێمان بڵێ پەیامت چییە بۆ دەستگای خێرخوازی بەخشین ئەو خێرخوازانی کە هاوکاری ئێوە ئەکەن ئالەم کاتەیە. زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم بەڕاستی هاوکارێکی زۆر باشە بۆ فەقیر و هەژار من گیانم بە ئێوە بۆ مناڵەکانمان چارەسەر کراوە دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم و زۆر سپاس. چەندی ئەم هاوکاریانە هاوکاری بۆ ئێوە ئەبێ یعنی کلێنکەم و پڕکاتەوە زۆر باشە عنی من نەبوونم زۆر نەبوونم لە عملی بلۆکین مناڵەکەم نەخۆشە پێویستیم بە هاوکارێکی زۆرەیە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم هەتا بشتوانن هاوکاری زیاترکە زۆر باشە. پەیامت چییە بۆ خێرخوازان بۆوانی کە هاوکارتانەکەن بۆوانیش کە تا ئێستاکە هاوکاری ئەو کەسانی هەژاریان نەکردووە؟ دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکانەکەم یعنی لە خێرخوازی ئەوانەوە پەیوەندیمان پێوە کرا بۆ ئەم بەخشینە هاتیم بۆ لایەنم هاتوون بە دەممانوانە دەستخۆشیتان لێەکەم. سپاس بۆ تۆ ماوەسا ئاری عەزیز میوان ماوەسا ئاری بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین ماوەسا ئاری سڵاو لێ و سپاس بۆم دەرفەتەکەت پێمان بڵێ چالاکیەکەی ئەمڕۆتان چی بوو لە چوارچێوەی چالاکیەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا چی کەتامە دەستەوەیە؟ سڵاو لەخوا سڵاوی خوا گەورە لە ئێوە و لە بینەرانیشتان بێ دیارە ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزمان ئەم ساڵ بڵێن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵی پرۆژەمان بڕیارا بوو ئەمڕۆ یەکێک لەو پرۆژانە جێبەجێکردین کە یارمەتیدانی زیاد لە 100 نەخۆشی درێژخایەن ئەوانەی کە زۆربەی زۆر دەتوانین بڵێم لە 80 زیاتریان خەسخانەی هیوان نەخۆشەکانی خەسخانەی هیوان و هەندێکی تریشی تایە کە هەر نەخۆشی درێژخایەنی هەیە بە شێوەیەک لە شێوەکانی تر توانیمان ئەمڕۆ سوپاس بەخوای گەورە زیاد لە 100 نەخۆش بە بڕی زیاتر لە 10 میلیۆن دینار یارمەتیان بین. واصل لە چوارچێوەی پلانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا چی کەتامە دەستەوەیە؟ ئەوەی کە ئێستا تا ئێستا جێبەجێمان کردبێ پرۆژەی منداڵانی بێباوک بووە و پرۆژەی یارمەتیدانی نەخۆشی تالاسیما بووە و ئەمڕۆ نەخۆشی شێرپەنجە بووە و ئەوانەی کەوا کەم ئەندام دوو پرۆژەمان ماوە کە لەگەڵیان جێبەجێ بکەین لێرە و لە هەولێر و دابەشکردنی زیاد لە 6000 کارتۆن خواردن بەسەر فەقیر و هەژاراندا و زیاد لە 20 ماڵ زیاتر کە راپۆرتی چەند دقیقەیان لەگەڵەکەینەوە بە بڕی ملیۆنێک یا زیاتر یارمەتیان ئەدەین و دروستکردنی سێ خانوو هەر لە مانگەدا کۆی ئەمانەی کە باسم کرد گوژمەی ئەمانە ئەمەی ئەوەی ئێمە بڕیارمانەوە 450 میلیۆن دینارە بەڵام هەموو ساڵک بە گوێرەی ئەزمموی ساڵانی ڕابردوومان ئەچێتە ئەوەندە و نیوژی ئینشاءڵڵا ئەوەندەی خەڵک بە دەممانەوە بێت. سپاس بۆ ساری کاک داناوم نەمەوێت باسی ئەوەش بکەم لێرە لە سلێمانی ڕۆژ نییە چین و توێژێک لێرە هاوکاری وەرنەگرن دیارە بە شێوازی کە ڕێکخراوە بە لیستێکی دیاریکراو هەروەها جیا لە سلێمانیش تەواوی شار شۆشەکانی هەرێمی کوردستانیش بنکەوە ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری بەسەر ژەران دابەشەکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزان نەگەڕێمەوە لای بەڕێستان. بەڵێ ڕاستی حەمامین پەیامێری پەیام لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانت.